ئەگەر ئەمڕۆ ڕۆژێکی قورس بووە بەم فیلمە کۆمێدیە هەموویت لەبیر دەچێتەوە. پێشنیار دەکەین بە هیچ دوودڵیەک بینەری فیلمی کۆمێدی فارسی ئینفرادی بیت. دڵنیا بە دووباری دەکەیتەوە. ئەم فیلمە بینەر بەرەو دنیایەکی تاوا کۆمێدی و چێژبەخش و سەرکێشی ڕادەکێشێت. فیلمەکە لە ساڵی 2022 بەرهەم هاتووە، یەکێکە لە پڕفرۆشترین فیلمە فارسیەکان. فیلمەکە لە نواندنی هەر سێ ئەکتەری بەتوانە ڕەزا عەتاران و مەهدی هاشمی و ئەحمەد میهرانفەرە. چیرۆکی فیلمەکە باسی سێ کەس دەکات کە هەموو پارەکانیان دەخەنە بانکێکە و دواتر بانکەکە مایە پوچ دەبێت. ئەم کێشەیەوە دەکات کە ئەم سێ کەسە یەکتر بناسن و بێکەوە هەوڵی چارەسەر بدەن. بەڵام چۆن چارەسەرێک بینەری ئەو ڕووداوە سەیر و کۆمیدیانە بن کە بەسەریاندا ڕوودەدات و چێژ بەربگرن. فیلمەکە بە جۆرێک بەرهەمهێنراوە کە لە هەر سوود و دیمەنێکدا کۆمیدیایەک لەخۆ دەگرێت. ئەگەر بینەری بوویت حەز دەکەین بزانین کامە دیمەن لای تۆ سەرنجڕاکێشترین بوو.